ئەبوو زەڕی غەفاری پیاوە تەنیاکەی نێو ئیسلام. ئەبوو زەڕی غەفاری هەڵگری پاشناوی هۆزەکەیەتی. هۆزی بەنی غەفار لە سەردەمی جاهلیەت و پێش ئیسلامدا بە هۆزێکی جەنگاوەر و بەهێز بەناوبانگ بوون. کاری لاوەکی ئەم هۆزە شوانی و ئاژەڵداری بوو، بەڵام ڕێگری و باجسەندن لە کاروانەکان کاری سەرەکیان بوو، چونکە هەڵکەوتەی هۆزەکە کەوتوو بووە نێوان شارەکانی مەککە و مەدینەوە، بۆیە هەر کاروانێک لە نێوان ئەو شارانەدا گوزەری کردبایە ڕێی دەکەوتە جەنگاوەرەکانی بەنی غەفار. هەڵبەتە لەو سەردەمەدا ڕێگری بەشێک لە شکۆ و گەورەیی لە خۆیدا هەڵگرتە بوو، بۆیە ئەم هۆزەش بە هۆزێکی شکۆدار و گەورە ناودار بوون. لەناو هۆزی بەنی غەفاردا چەند کەسێکە بوون کە دژی نەریت و کارەکانی هۆزەکە بوون. ئەبوو زەڕی غەفاری یەکێک بوو لەو کەسانە، پیاوێکی جیاواز و دژەباو بووە. بەر لە ئیسلام پەرستشی بۆ خودای تاک و تەنها کردووە و دژی بتپەرستی بووە. لە کاتێکدا هۆزەکەی تەنانەت لە مانگە قەدەغەکراوەکانیشدا شەڕ و کوشتاریان کردووە. شێوەی ئەبوو زەڕ لە کتێبە مێژوویەکاندا بە پیاوێکی باڵابەرزی ئەسمەری بەهێز باس کراوە. ئەو یەکێکە لە پێشینەکانی ئیسلام و لەو چەند کەسەکەمەیە کە لە سەرەتادا باوەڕیان بە پەیامبەری ئیسلام هێناوە، درودی خودای لەسەر بێت. چیرۆکی باوەڕهێنانی ئەبوو زەڕ بە ئیسلام زۆر سەرنجڕاکێشە. ئەو کاتێک دەیبیستێت پیاوێک لە مەککە بانگەشەی پەیامبەری دەکات، بڕیار دەدات بچێتە مەککە و بەنهێنی بە دوای موحەممەددا بگەڕێت. کاتێک دەچێتە مەککە بە ڕۆژ دەگەڕێت و کەس نادۆزێتەوە. ئێوارەی ئەو ڕۆژە ئیمامی عەلی چاوی پێی دەکەوێ و دەزانێت کەسێکی بێگانەیە، وەیە بانگهێشتی دەکات بۆ ماڵی خۆیان. بەهۆی ئەوەی نەریتێک لەنەو وڵاتانی ڕۆژهەڵاتدا هەبووە کە هەتا 3 ڕۆژ لە میوان نەپرسێت بۆچی هاتوویت. ئیمامی عەلی تا 3 ڕۆژ لە ئەبوو زەڕ ناپرسێت تۆ کەیت و چیت دەوێت. ئەبوو زەڕیش هیچ نادرکێنێت. لە پاش 3 ڕۆژ میوانداری ئیمامی عەلی دەپرسێت هێشتاش ناتەوێ پێم بڵێی بە دوای چی داوێڵیت؟ ئەبوو زەڕیش دەڵێت من بە دوای موحەممەددا دەگەڕێم. بەم جۆرە ئیمامی عەلی دەستی ئەبوو زەڕ دەگرێ و تا بەردەم پەیامبەری ئیسلام دەیبات. کاتێک ئەبوو زەڕ بە خزمەتی پێغەمبەر دەگات بەبێ ویستی خۆی دەڵێت ئەسسەلام عەلەیکوم. پێغەمبەریش زەردەخەنەیەک دەکا و لە وەڵامدا دەفەرمێت عەلەیکوم ئەسسەلام. بەپێی ئەم چیرۆکە ئەبوو زەڕ یەکەم کەسە کە بە نەریتی ئاینی ئیسلام سڵاوی کردووە. پەیامبەر لێی دەپرسێت تۆ کەیت ئەی بەندەی خودا؟ ئەبوو زەڕ دەڵێت من نەوەی هۆزی بەنی غەفارم. لە پاش گفتوگۆیەک ئەبوو زەڕ شەهادەت دەهێنێ و ئاینەکە قبوڵ دەکات. پەیامبەر ئامۆژگاری ئەبوو زەڕ دەکات کە بچێتەوە بۆ هۆزەکەی و ئاینەکەیان پێ بناسێنێت، لە لای ئەهلی مەککەش بابەتەکە بشارێتەوە. بەڵام ئەبوو زەڕ لەبەر چاونەترسیەکەی هەر ئەو ڕۆژە لەناو بازاڕی مەککەدا بە دەنگی بەرز بانگەشە بۆ ئیسلام دەکات. خەڵکی مەککەش بەرپەرچی دەدەنەوە و تا ئەستی خوێناویبوونی هەموو جەستەی لێی دەدەن. پاش ساڵانێک تەواوی هۆزی بەنی غەفار لەسەر دەستی ئەبوو زەڕ موسڵمان دەبن. ئەم پیاوە هەتاک و پەیامبەری ئیسلام لە ژیاندا مابوو، بەردەوام بوو لە بڵاوکردنەوەی حەق و ڕاستی. بەڵام لە پاش وەفاتی پەیامبەر چیرۆکەکەی بە نەهامەتیدا گوزەر دەکات. لە سەردەمی عوسمانی کوڕی عەفاندا کاتێک ئیمام عوسمان بەشێک لە بەیتولمال بەسەر هەندێک کەسدا دابەش دەکات کە بەپێی باوەڕی ئەبوو زەڕ شایەنی ئەوە نەبوون. ناڕەزایی دەردەبڕێت لە دژی ئیمامی عوسمان، بۆیە ئیمام عوسمان سزای ئەبوو زەڕ دەدات بە دوورخستنەوەی بۆ شام. بەڵام لە شامیش ئەم پیاوە دژی نادادی و بەهەدەردانی سامان بێدەنگ نابێت، بۆیە لەوێشەوە مەعاویە نەفی دەکات بۆ سەحرا. ئەبوو زەڕی غەفاری مۆدێلێکی تاک حەقبێژی و دنیا نەویستیە لە مێژووی ئیسلامدا. هەروەها بەپێی هەندێک بیرروڕا ئەبوو زەڕ داینەمۆی تەسەووفی ئیسلامیە، چونکە ئیمامی سادق فەرموویەتی باشترین پەرستش لە لای ئەبوو زەڕی غەفاری بیرکردنەوەیە. فەرهاد شاکەلی مامۆستا و زمانزانی کورد لەم بارەوە دەڵێت ئەگەر ڕەگوڕیشەی تەسەووف بگەڕێتەوە بۆ خودی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت، ئەوا لە دوای پێغەمبەرەوە ئەبوو زەڕ نمونەیەکی ترە، چونکە لە مەککە و مەدینە دەرکرا. ئەبوو زەڕ یەکەمین شەهیدی تەسەووفە. لەبەر حەقبێژی و ڕازگۆیەکەی پەیامبەری ئیسلام بە ئەبوو زەڕی فەرموو ئەی ئەبوو زەڕ تۆ بە تەنیا دەژیت، بە تەنیاش دەمریت و بە تەنیاش
زیندوو دەبیتەوە. قسەکەی پێیامبەری ئیسلام درودی خۆی لێبێت بەڕاست دەگەڕێت. ڕۆژێک کاروانێک لە ئەهلی کوفە لە بیاباندا لاشەی ئەبوو زەڕی غەفاری دەدۆزنەوە. ئەم پیاوە کاتێک مرد سەروەتەکەی تەنها 2 درهم بوو. ئەمە چیرۆکی ئەو پیاوە بوو کە بە تەنها ژیا و بە تەنها مردوو بە تەنهاش زیندوو دەکرێتەوە.